خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرەکەمان. دەرهێنەرە کوردەکان هیچیان کەمتر نییە لە دەرهێنەرە جیهانیەکان و ئەوانیش ئەتوانن بەکارە دەرهێنانە جوانەکانیان بۆ فیلمە کوردەکان بتوانن لە فستیڤالە جیهانیەکاندا بەشدار بن و خەڵاتە گرنگەکانیش بەدەست بهێن و بتوانن ببن بە براوەی فستیڤالەکان. ئەمڕۆ میوانداریمان لە دەرهێنەرێک کردووە کە با فیلمی ناوی سیانی خەڵاتی باشترین فیلم لە فستیڤالێکی مەغریب وەردەگرێت. ئەوی زۆر بەڕێز کاک ئەندام ئەمینە کەسە بە خۆشحاڵی و لامان ئامادەیە. کاک ئەندام سڵاو لێبێت بەخێر بێت سەرچاومان. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەرنامەکە و بۆ بانگشتەکەتان. دووبارە پیرۆزە. کاک ئەندام حەزەکەم باسێک لە کورتەیەک لەسەر ئەم فستیڤالە بڵێ چۆن بەڕێوە چوو. ئەم فستیڤالە خولی حوتەمیەتی با بڵێن لە وڵاتی مەغریب بکرێت. دوو بەشی هەیە، بەشی شانۆشی هەیە و بەشی سینەماشی هەیە. پێوترێ میهرەجانی نور بیلبەیزا لە ئینگلیزەکەی بێ بە کازابلانکا، ینی ناوەکەی وایە لەوێ فستیڤاڵی مەلەکیە. مە خولی حوتەمیەتی بەڵام فستیڤاڵێکی نێودەوڵەتیە بەڵام بەس وڵاتە عەرەبیەکان بەشدارن، ینی وڵاتی ئەوروپیتیانە تەنها وڵاتە عەرەبیەکان بەشدارە. زۆر باشە. فیلمەکە ناوی سیانی، اینجا ئەگەر کورتێکمان لەسەر فیلمەکە پێ بڵێ بزانین بۆچی ناوی سیانی، فیلمەکە چەند خولێک بووە؟ بەڵێ ماوەی فیلمەکە 8 خولەکە. بیرۆکەی فیلمەکە لە ڕاستی وەرگیراوە هەر لە کوردستان ڕوویاوە بەهۆی ڕووداوێکەوە کە دوو نەخۆش لە نەخۆشخانەیەک. باسیەکەم ئاساییە، ینی ئەمێز پرسیارە لێکم بزانم کە نووسراوە چیرۆکی ڕاستیە چێڵەکە هی کوردستانە. بەڵێ لە کوردستان ڕوویاوە لە یەکێک لە نەخۆشخانەکان، نامێ ناوی نەخۆشخانەکە بێنم، و پێشتریش کە بیستومە چەند حاڵەتی شتری واژ ڕوویاوە. ینی من لە دوای ئەوەی کە فیلمەکەم نمایش کرد، تەمەن نمایشی یەکەمی فیلمەکە لە شاری ئۆتۆبۆری بوو لە وەبزانم سویدە، ئۆتۆبۆری وەبزانم ببوورە لێم تێک چوو نازانم بیزابەت چییە، بەڵام لەوێ عەرزکە نمایشی یەکەمی. نمایشی دووەمی لە نمایشێکی تایبەتمان بۆ کرد لە سینەما سالم لەگەڵ چەند کورتە فیلمێکی ترە. و ئەم کورتەی چیرۆکەکە ئەوەیە کە دوو نەخۆش لە نەخۆشخانەیەک لە خۆشخانەیەکی کوردستان ئەو دەرەنجامێ و فەحسانەی کە ئیکەن بەهۆی یەک حرفەوە، یەک حرفی ناوەکانیان تێکەڵە بێت، ینی ناوەکانیان تێکەڵە بێت. نەخۆشی یەکەم با بڵێن کەیسی چارەسەرەکانیش بالضبط چارەسەرەکانیش لەبەرەوەی قەرەباڵغیە و لەبەرەوەی زۆر فەوزایە بەتایبەت نەخۆشخانە حکومیەکان بەداخەوە کە ئاوایە. ئیتر بەهۆی ئەمە ڕووداوێک ڕوە لە ئاخیرا یەکێک لە نەخۆشەکان جان لەدەستێت. ئەتوانین بڵێن کاتێککە ئەم چیرۆکە لاوە لە واقعیەوە وەرگیراوە، لە ڕاستیەوە وەرگیراوە. من هەمیشە زۆر جوانە فیلمە کوردیەکان، دراما کوردیەکان کاتێک کە منێکی بینەر لە ماڵەوە بینەر ئەبم یاخود لە سینەماکانە بینەر ئەبم بڵێن بەڕاستی ئەم فیلمە ئەم درامایە لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە، ئەمانە کەیسێکن ڕوو ئەدەن نەکەن دێجار بەڕاستی ئەمەمان لە هاتوو کاتێک کە سەری دراما کوردەکانەکەین بەداخەوە ئەبینی لەوەی کە دابوو نەریتی وڵاتانی دیکەی پێوە دیارە، لاساییکردنەوەیەکی پێوە دیارە. کاتە تا چەند گرنگە هەوڵ بدرێت دەرهێنەرەکانی ئێمە کار لەسەر ئەم بابەتە ڕاستیانە بکەنەوەی کە واقعی نێو کۆمەڵگەی کوردین. ئێمە چیرۆکی زۆر جوانمان هەیە، وەک خۆتەڵێ ئەگەر چیرۆکەکان لە خۆمان و نزیک بن زۆر چێژێکی زیاتری هەیە وەک لەوەی کە با بڵێن ژیانی وڵاتێکی تر ئێمە بکەین بە سینەما. چکە ئێمە لە ئێستا ئیشی ئەمەوەی کە ژیانی خۆمان بکەین بە سینەما بەڕاستی بۆی هەم لە دنیاشە پێشکەوتوەکانیش هەمان شتەکەن، ینی سەر ژیانی خۆیان چۆنە ئاوە پێشتر بوون لە جەنگی جیهانی بووە فیلمیان دروست کرد لەسەر جەنگی جیهانی با بڵێن بێپارەی بووە، با بڵێن برسێتی بووە فیلمیان لەسەر ئەوانە کردووە بەڕاستی. ئێستش باسی ژیانی تازەی خۆیانەکەن، ئێمە ژەبێ هەروە بکەین بەڕاستی. کاک ئەندام پێ من بەڕاستی تۆزێک شۆکم بابەتەکە زۆر هەستیارە، ینی تۆ لەناو خۆمانە ئەم ڕوویاوە. ئەمە پەیامی زۆر قورس هەڵەگرێ بەڕاستی زۆر ولایەنێکی باش لەوە بینم کە بۆ نمونە زۆربەی ئەوانی کێنە لای ئێمە زۆر جار چ لە دەرهێنەرە چ لە ئەوەیە کە ئەکتەر بێت گلی ئەوە کە ئێمە خاوەن سیناریۆی باش نین، ئەوە سیناریۆ لەناو خۆمان دەرێت بەڵام زۆر تراژیدیە، زۆر ترسناکی شابێ. حەزم پرسیار لێکم چۆن ڕێگەیان پێیت کە بیکەی بە فیلم؟
من واد لە فیلمەکە وا پیشانم نایەوە بەڕاستی یعنی وا پیشانم نایەوە کە ئەمە خەلەلی تەندروستیە خەلەلی کەرتی تەندروستی وا دروست بەڵام کە بینەر سەیری کا تێگا بەڕاستی وام لێ کردووە با بڵین وا پیشانم ماوە کە بەهۆی با بڵین ئیهمالی یەکێک لە نەخۆشەکانە ها سیری بۆ فەحسەکەی نەکردووە لەو کاتەیە سیری ناوەکەی نەکردووە ئەم گۆڕانکاریە لە پڕەکە ئەچێ بۆ لای دکتۆرەکە ئەڵێ تۆ با بڵین کێشەکە و زۆر لەوە گەورەترە ئەبێ ینی تۆ ینی وام لێ کردووە پیشانماوە کە نەخۆشەکەش با بڵین بەرپرسیارە و نەخۆشخانەکەش و تیمی پزیشکەکەش بەرپرسیارە جا کاتێک کە فیلمێک بەرهەم ئەهێنرێت بەڕێستۆک و دەرهێنەرێک تا چەند گرنگە هەموو کارەکان هەماهەنگی بن سیناریۆی فیلمەکە ناوەڕۆکی فیلمەکە و هەروە ئەکتەرەکانیش ئەم فستیڤاڵە و ئەم خەڵاتی کە بەدەستی هێناوە لە وڵاتی مەغریب لیژنەی دادوەران ئاماژیان بەوە نەکردەوەی کە چی لەم فیلمەیە هەبوو کە زۆر سەرنجڕاکێش و ئەوان پێی سەرسام بوونەوەی کە بێتە ئەوەی کە ڕاستەکەی من لەبەرەوەی عەرەبیەکەم باش نییە بیزەبە نازانم چۆن لەسەر چ ئەساسێک هەڵبژێراوە بەڵام ئیشەکەی شێکی ئینسانیە ینی هەر لە چیرۆکەکایەوە خۆتان تێگەن کە شێکی ئینسانیە و هەڵەیەکی زۆر بچووک چیە کات کە ڕووداوێکی گەورە دروستە بێت دوای یەکێک جان لە دەستەیە بە پێوەی کە قسەمان لەگەڵ ئەم شەو من لەگەڵ ڕێگەی برادێکەوە کە عەرەبیەکەی باشترە من عەرەبی باش نیم بەڕاستی قسەمان لەگەڵ بەڕێوەبەری فیستیڤاڵەکە کرد وتی ئێمە ئەم فیلمەمان وەکو یەکەم فیلم یعنی یەکەمین با بڵین کە بەشداری ئەو خەڵاتانی کردووە ئەو فیلمە لە بەشی سەرەوەی یەکەم فیلمەکان بۆ کە خەڵاتەکانیان وەگرتانی لە دوای ئەوانەی ئێمە ئەوانەی تر خەڵاتەکان کە دراوە خەڵاتی باشترین دەرهێنان بۆ خەڵاتی باشترین بەڵام ئێمە باشترین فیلم بۆ لە هەموو ڕۆکان باسی ئەوەی کردم شو بەڵێ ینی وتی فیلمەکەی ئێوە یەکەم بووە بۆ یەشە لە شەهادەی با بڵین خەڵاتەکان وسراوە جائزە الکوبرا ینی جائزەی یەکەم جائزەی گەورە بۆ یەکەم جێگای دڵخۆشیە کە بینم ئەمە فیلمەکانمان لە هەموو وڵاتەکان بەگشتی نمایشە کرێت پێشوازی ئەوان چۆن چۆنی بوو کە تۆ لە کوردستانەوە فیلمێکت هێنا و کوردیە و پێشوازی فیستیڤاڵەکەمە بەستێ وڵی من ناڵم زۆر لەبەرەوەی نەمتوانی کۆنتاکتی بە تەواوەتیان لەگەڵکەم هەرتی ئەگەم ئەم شەو کە بەپێ کە قسەمان لەگەڵاکە من بۆی ویستم قسەیان لەگەڵا بکەین بۆی بزانم لەسەر لە بەرنامەکە باسی بکەم زۆر معجیبی فیلمەکە بوون بەڕاستی زۆر وتیان با بڵین چیرۆکەکە زۆر سەرنجڕاکێشە زۆر لیژنە زۆر بەدڵی بووە و بینەریش زۆر بەدڵیان بوو ئەم فیلمە لە بیرژمانە چە بەرهەمی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆژ بەشی هونەری سینەمای سلێمانیە کەواتە با بڵێم زانین ئەمان تا چەند هاوکارن بۆ ئێوە وەکو دەرهێنەرە کاتێک کە ئەتانەوێ فیلمێک بەرهەم بهێنن بەڵێ پێشەچی من زۆر سپاسی کە کامەرانەکەم کامەران مەنسوور کە ئەو شەر با بڵین لە بەڕێوەبەرەتی سینەما و نوێنەری ئەو فیستیڤاڵی لە سلێمانی بەهۆی ئەوە فیلمەکەمان ئێمە نارد و سپاسی کە کامەران کە بەڕێوەبەری بەشی هونەری سینەمای سلێمانی و بەڕێوەبەرێتی گشتی و کاک سەفین ئەنوور شکری کە ئەمانە هەمووی زۆر ماندوو بوون لەوەی کە ئەم فیلمە بەرهەم بێت تا ڕادەیەک باش و بەڵام بەداخەوە ئێمە بودجەکەمان زۆر کەم بوو بەڵام نەمهێش کە وا دەرکەوێت کە بە بودجەیەکی کەم دروستکراوە باسە بودجەکەکەی تێچووی فیلمەکە چەند بووە وەڵایی ئەگەر باسی بکەم لەوانەیە تێچی زۆرە بەس ئەگەر باسی بکەم لەوانەیە تۆزێک جێی باوەڕ نەبێ بۆیە نامی باسی بکەم ئەوەنە کەمە دوای پرۆگرام پێتانەڵێم یانی لەبەر ئەوەنە کەمە لەوانەیە ئەگەر باسی بکەم کەس بڕوانەکات چونکە ئەوان لەوانێ بۆ من فەرقی هەبێ لەبەرەوەی من خۆم مۆنتاژم کردووە خۆم ڕەنگم کردو خۆم ساوند دیزاینم کردو هەموو خۆم کردووە بەڵام بەس با بڵین وێنەگرتنم نەکردووە وێنەگرتنەکە کاک یەحیا زاهیدپورە و زۆر سپاسێکم زۆربەی ستافەکەمان خۆبەخش بوون بەڕاستی زۆربەیان یعنی ئیشێکی زۆر قورسیش بوو بە یەک ڕۆژ ئیشەکەمان کردووە بە یەک ڕۆژ ئیشەکە تەواو کراوە بە 18 ساعت بەڵام 18 ساعتی فول تایم کە ئیشکردن کاگەندام ئەمە فیلمی کورتێک کردو ئەی پلانی فیلمی درێژ وڵی بەخشکم لەم ئۆسکارێ وڵی زۆر ینی خەونی منە کە بتوانم دەستکەم بە با بڵین ئامادەکاری بۆ فیلمێکی درێژ بەڵام لە ئێستا بەڕاستی زۆر بە دوای سیناریۆ ئاگەڕم ئەمە سیناریۆیەکی زۆر باش بێت کە بتوانی ینی بینەر چێژی لێ وەرگێت با هەر لە ناو خۆمانەوە ئەبێت کەیسی زۆر زۆر بەڵام من کێشەی ئەوم هەیە سیناریۆی فیلمی درێژ
قورسە من ناتوانم بەڕاستی یعنی بەتەنها بودجەیەکی زۆر زیاتری ئەوێ بەڵام لە پلانمایە و لە ئێستا هەر ئەشگەڕێم ینی بە دوای سناریویەکی باشە کە هی خۆمان بێت زۆر واقعی بێت زۆر کوردی بێت اینجا لاوە با ئێمە بینەرانیش پێکەوە تیزەری فیلمەکە ببینین و پاشان ئەگەڕێنەوە. کاگەندان بەسە خۆش بێت ئاماژەش پێاتۆ هەمووی خۆت هەمووی خۆم کرد بۆ یەژوتم ناتوان باسی بودجەکە بکەم لەبەرەوەی بۆ من کەم بەڵام ڕاستە بۆ یەکیشتر ئەموو بودجەکە ئەباد ئەو شتانە بەڵام ئەجێ خۆشحاڵی بە بودجەیەکی کەم با ئەستافێکی خۆبەخش بۆی کە زۆربەی کارەکان خۆشت ئەنجام بداوە توانێت لە فستیڤالێکی زۆر گرنگیشدا ببێت بە باشترین فیلمکەواتە ئەگرێ بڵێن توانای مرۆیەکانی ئێمە زۆر زیاتر و ئەتوانین باشترینەکان بەرهەم بهێنین بۆی فستیڤالێکی دیکان فیلمەت ناکە یەکەم فیستیڤالە بەشداری کات بەڵام وەکو نمایش لە دیداری یوتیوبەری بەشداری کردووە وەکو نمایشی تایبەتیش لە سینەما بەڵام وەکو فیستیڤال یەکەم فیستیڤالە بەشداری کرد بکەین. زۆر باشە. دوو پرسیاری یەکەم بۆ کۆتایی پێهێنین بە کورتیش فیلمی کوردی لە چه ئاستێکە لە لای تۆ و دواپەیانی خۆشتان پێ بێت؟ لە ئێستا فیلمی کوردی لە ئاستێکی زۆر باشە بەڵام ئەوەی کە کێشەیە تەنها سیناریۆیە وتمان ئەگەر سیناریۆکان و چیرۆکەکانی خۆمان بکەین بە فیلم و کێشەی ئەوەشمان نامێنێت ینی بەڵام ئەوەی کە بێ سیناریستی باشمان تیا دروست بێتەوە و دڵنیاشم دروستە بێت لە داهاتوە. دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ خواستنی وادارین فیلمی جوانتر و باشتر بەرهەم بهێنیت و هەمانگێکی باشتێکی باشتر بکرێت. دەستەکان خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە. مەمنون.